لەگەڵ گۆڕینی کەش و هەوا و لەگەڵ گۆڕینی وەرزەکانیشە زۆرێک لە ئەندامەکانی جەستەشمان ڕەنگە زۆر کات گۆڕانکاری بەسەرا بێت، ڕەنگە زۆر کات کۆمەڵێک نەخۆشی هەیە ڕوبەڕوومان بێتەوە. یەکێک لەو ئەندامانەمان کە ڕەنگە زۆر کات لەگەڵ گۆڕینی وەرزەکانە گرفتی تیا دروست بێ ئەویش چاوە. با بزانین بە شێوازێکی گشتی باز لە هەستیاری چاوەکەین. هەستیاری چاو چ پەیوەندیەکی هەیە بە گۆڕینی وەرزەکانەوە؟ ئاخۆ ئەشێت وە لە وەرزێکە تۆ زۆرتر تووشی هەستیاری چاو بیت، ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ چ بابەتێک هەیە وامان لێ بکات کە زیان بە تەندروستی چاوەکانمان بگەێنێت؟ بە شێوازێکی چڕوپڕ لەسەر هەستیاری چاو گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر حەسەن خۆشناو کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاوم بە خوشحاڵی ئەمڕۆ لەگەڵمانە. دکتۆر گیان سڵاو لێ بە بەیانی باش. زۆر بەخێر بێت. دکتۆر هەر سەرەتا کاتی دانیشتی زۆر بە نۆعێک سەری ئەم ڕووناکیانت کرد، ئەمانە کاریگەری خراپیە بۆ چاو؟ ئەکید من هەر کە هاتمە ژوورەوە هەستم کرد کە چاوەکانی ئیسعاجە بێ، هەستم کرد بە هەستیاری ئەکید ڕووناکی و تیشکی خۆر. زۆر کەس هەیە دائیمەن کێشەی لەگەڵ تیشکی خۆرە هەیە کە ئەچێتە دەرەوە چای بۆ ناکرێتەوە، یا کە لە ژوورەوە یا لە دەوام یا لە ماڵەوە کە بەرامبەر ڕووناکیەکی زۆر دانیشێ هەستیاری بۆ دروستە بێ. واتان ڕووناکیە بێتەوەی هەستیاری؟ ئەکید ئێوە ڕاهاتون دیارە لەگەڵی یا هەستیاریتان نییە. جینا بۆ من تۆزە ئیزعاج بوو چونکە ڕووناکیەکە زۆرە. زۆر ڕووناکە. بەدەر لە ڕووناکی هۆکاری تریش هەیە بۆ هەستیاری؟ بەڵێ ئێمە سەرەتا ئەگەر بمانێ پێناسەیەکی کورتی هەستیاری بکەین، ئێمە وەکو هەمومان ئەزانین جەستەمان سیستمێکی تایە کە سیستمی بەرگریە. هەر کاتێک هەر تەنێکی نامۆ، هەر بەکتریایەک، هەر ڤایرۆسێک، هەر تەنێکی نامۆ کە ئەچێتە لەشمانەوە سیستمی بەرگیری لەش جوابی ئەیاتەوە، کاردانەوەیەکی بۆ ئەوە ئەبێ. ئەگەر هاتوو کاردانەوە کە زیاد لە پێویست بوو ئەو کاتە هەستیاری دروست ئەبێ. بۆیە زۆر جار کە تەنێکی نامۆ ئەچێتە ناو چاومانەوە سیستمی بەرگری چاویش یەکێک لە ئەندامەکانی تری جەستە. بۆیە سیستمی بەرگری چاو کاردانەوەیەکی زیاد لە پێویستی ئەبێ بۆ ئەو تەنە نامۆیە، بۆ ئەو تیشکە، بۆ ئەو تەپ و تۆزە، بۆ ئەم ڕووناکێکە هەمانە، بۆیە ئەبێتە هۆی دروستبوونی حەساسیە. بۆیە چاو چۆن ئەڵێن ئێمە پێستمان هەستیاری هەیە، زۆربەی ئەندامەکانی تری جەستەمان هەستیاری هەیە، چاویش بە دەرنیە لە ئەندامەکانی تری جەستە و بگرێت چاو هەستیارترین ئەندامی جەستەیە. بۆیە بە بچووکترین تەنی نامۆ بە تەپ و تۆزێکی بچووکە ئێمە لەوانەیە بکەوێتە چاوەکانمانەوە نەیبینین هەستیاریمان بۆ دروستە بێ. ئەم چاوە سوور ئەبێتەوە، ئەخورێت، کاردانەوەیەکی زۆری ئەبێ بەرامبەر ئەم تەنە نامۆیی کە ئەکەوێتە چاوەکانمانەوە. ببینین زۆرێک لە ڕۆژەکان ئەگەر قسەکەت لەبیر نەچێتەوە هەوا پاک نییە، خۆڵبارینە، ئەمانەش هەر ئەبێتە هۆی ئەم هەستیاری. بەتاکی دێمە لە وڵاتی ئێمەیە لەگەڵ هاتنی وەرزی گەرمایە هەستیاری چاو زۆر ئەبێ، لەگەڵ هاتنی وەرزی پاییزا کە تەپ و تۆز و هەوا زۆر ئەبێت، لەگەڵ هاتنی وەرزی بەهارە کە بۆن و عەتر و ئەمانە، بۆنی گوڵ و گژ و گیا زۆر ئەبێ. بە هەمان شێوە ئەمەش ئەبێتە هۆی دروستبوونی هەستیاری. بۆیە زۆرێک لە هاوڵاتیان ئەڵێ دکتۆر من کە ئەچمە دەرەوە چاوەکانم سوورە بێتەوە لە وەرزی بەهارە، یا بە بەرزبوونەوەی پلەی گەرمایە ئەڵێ من چاوەکانم سوورە بێتەوە ئاوەکە ئەخورێت، هەستەکەم وەکو وردە زیخی تیابێ، هەستەکەم چاوەکانم ئەم هەستیاریە زیاتر لە وەرزی هاوینە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمایە. بەڵام وەرزەکانی تریش بەدەر نییە، بەڵام لە وەرزی زستانە ڕێژەی هەستیاری کەمە بێتەوە بۆ چاوەکانمان، بەڵام لە وەرزی پاییز و بەهار و هاوینە زۆرە، بەڵام زۆرترینیان لە وەرزی هاوینایە. زۆر باشە. کەواتە ئەومان زانی گۆڕانی کەش و هاو گۆڕانی وەرزەکان ئەبێتەوە کارێک بۆ دروستبوونی هەستیاری لە چاوە. دکتۆر چ هۆکارێکی تر هەیە کە ئێمە بەدەستی خۆمان وا بکەین کە خۆمان تووشی هەستیاری چاو بکەین؟ هیچ هۆکارێکی دەرەکی تر هەیە؟ بەتاکید کۆمەڵێ هۆکار هەیە کە ئەبێتەوە دروستبوونی هەستیاری. بەکارهێنانی مادەی پاککەرەوەکان تایتە فاسە زاهیە، کۆمەڵی مادەی پاککەرەوەیە کە ئەمە هۆکاری سەرەکین بۆ دروستبوونی هەستیاری. ئەبینی ژنێکی ماڵەوە بەردەوام فاس بەکارهێنێ، ئەبینی ئەمە بەڵێ ئەم فاسە کۆمەڵێک مادەی کیمیایی تایە، کۆمەڵێک بۆنی تیژی تایە کە ئەمانە ڕاستەوخۆ کاریگەری دروست دەکەن. چینێکی تەنکمان هەیە کە
دەوروبەری چاوی ئێمەی داوە چاوی ئێمە ئەپارێزێ لە هەر بۆنێک لە هەر تەپ و تۆزێک لە هەر تەنۆسکەیەکی بێگانەکە چێتە ناو چاومان بۆیە لەگەڵ بڵاوبوونەوەی فاسا بۆنە لە حەمامێکە لە ژوورێکی داخراوە ئەم مادە کیمیاویە بە ڕێژەیەکی زۆر بەکارهێنرێ بە ڕێژەیەک کە زۆر خستە ئەبێتە هۆی دروستبوونی حساسیەکی زۆر وە لە هەمان کاتا بەکارهێنانی میکیاج و ماسکەرە و قەڵەم و چاو ڕەشکردن و ئەمانش زۆر جارکە تۆ ئەم ماسکەرەیە یا ئەم قەڵەمە ئەکەیت لە کاتی ماسکەرەیە قەڵەمکردن ئەچێتە ناو چاوەکانت زۆر جار هەنێجار لە شۆردنی شاهر هەست دەکەین بەتاکی تۆ بە کۆمەڵێ مادە ئیشۆیت کە ئەم مادانە لەوانەیە باش نەبێ بۆ چاوەکانمان تۆ هەنێ نەخۆشیە بۆ لامان ئەڵێ دکتۆر خۆ من ئەم ماسکەرەیە ناچێتە چاومەوە نا تۆ لەوانەیە نەچێتە چاوتەوە بەڵام تۆ دەوروبەری چاوت هەمووی کردووە بە ماسکەرەیە قەڵەمەیە هەر شتێکی ترە ئەبینیت ئەمە کاریگەری لەسەر پێڵەکان دروستەکە بە ناڕاستە و خۆی ئەم مادە کیمیاویەی کە تۆ بەکاری هێنی ئەبێتە هۆی دروستبوونی حساسیە لە ناو چاوەکانمان ئەبێتە هۆی ئاوسان سووربوونەوە یا زۆر جار تۆ ئەگەر ماوەیەکی زۆر ئەم شتانە بەکاربێنی دەبێت هۆیکی چاوەکانی بچووکە بێتەوە هەستەکەی چاو بچووک بۆتەوە هەستەکەی چاوەکان بەردەوام خەواڵووە هەستەکەی چاوەکانت ئاوساوە هەست بە نامورتاحیەکەکەی لە چاوەکانت کە پێشووتر ئەم دیاردەیە نەبووە نەیکەن خاتونەکان یان کردنیشی ڕێگەی ئێمە ئەڵێ نەیکەی باشترە بەڵام ئەگەر کردیشت بە شێوەیەکی کەم و بۆ ماوەیەکی کەم ینی نەک تۆ کە میکیاجەکەی یا قەڵەم یا ماسکەرەمانەکەی بۆ دەوروبەری چاون بیکە بەڵام بە ڕێژەیەکی کەم دووەم ماوەکەی کەمتر بێت تۆ نەک لە بەیانیەوە تاوەکو ئێوارە پێیوە بێت ئەتوانی بۆ چەند ساعتێ بیکەیت و دوایی پاکی کەیتەوە و لە کاتی پاکردنەوەش ئەبێ بە مادەیە پاکی کەیتەوە کە بزانی ئەم مادەیە سەلامەتە بۆ چاوەکانمان و بەداخەوە هۆکارێکی تر بەکارهێنانی عەدەسەی جوانکاریە ئێمە ئەبینین بە تایبەتی لە کچانی گەنجە عەدەسەی جوانکاری زۆر بەکارێت ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی حساسیە بۆ دروستبوونی ئیلتیهابات لەسەر گلێنەی چاومان بۆ دروستبوونی پاکیش ڕایگری ئەم هاوێنانە هەر ئەبێتەوە هۆکار بەداخەوە لە وڵاتی ئێمەیە تەپ و تۆزەیە دوو کەڵ هەیە ژینگەیەکی ناپاکە تۆ ناتوانانی بە شێوەیەکی پاک ڕایگرین اینجا تۆ ئەچیتە بازار لە بەیانیەوە تاوەکو ئێوارە ئەچیتە سەر ئیش تۆ ناتوانانی بە شێوەیەکی درێژخایەن ئەم عەدەسەیە بەکاربێنی تۆگەر لە وڵاتێکی وەکو سوید و نەرویج و ئەم وڵاتانە بیت کە تەپ و تۆزی نییە کە جەوەکەی گەرمنی ئەتوانین بەکاری بێنی بەڵام لە وڵاتی خۆمان بەداخەوە هەمووی تەپ و تۆز و دوو کەڵ و اینجا تیشکی خۆر کاریگەریەکی زۆری هەیە یعنی ئەبینین ڕێژەی گەرما زۆرە ڕێژەی کاریگەریەکانی تیشکی خۆر زۆرە تۆ لە کاتی بەکارهێنانە ئەم عەدەسەیە زۆر جار لەوانەیە بێتە هۆی دروستبوونی برین لەسەر گلێنەی چاو بەداخەوە نەخۆشمان بینیوە کە خەوتووە بە عەدەسەکەیەوە بەیانی ئەڵسا هەموو چاوی بووە بە ئیلتیهابات گلێنەی چاوی تێک چووە چاوی لە دەستداوە ئەمانە هەمووی کارەساتە بە تایبەتی ئەگەر تۆ نەتوانی بە شێوەیەکی ڕێک و پێک و پاک و خاوێن بەکاری بێنی گرفتی زۆر بوت لە داهاتووە گرفتی زۆر بۆ دروستەکە ئەکیت باشە دکتۆر زۆر کەسێ ببوورە سەحەر زۆر کەسێ ئەم عەدەسەی چاو هاوێنانە بەکارێنە لە بری چاوێکە ئەوانە شەر هەمان زیانانەش بە هەمان شێوە ئەکیت بەڵام لەوانەیە باشتر بێ لە عەدەسەی جوانکاری ئەجینە ئەمەش زیانی هەیە تۆم عەدەسەیە ئەخەیتە سەر بەشی دەرەوەی چاوت سەر گلێنەی چاوت ئەم عەدەسەیە هەر تەنێکی نامۆ کە ئەکەوێتە سەر ئەم عەدەسەیە ئەبێتە هۆی کاردانەوە هەستیاری دووەم لە هەمان کاتە ئەبێتە هۆی دروستبوونی ئیلتیهابات دەبێتە هۆی دروستبوونی برین چونکە تۆ تەنێکی نامۆ ئەچێتە سەر چینی دەرەوەی چاوت زۆر جار لە کاتی دەستلێیانە یا زۆر جار لە کاتی خوراندنە ئەبێتە هۆی برینداربوونی ئەم گلێنەی چاومان ئەبێتە هۆی زۆر جارە بێتە هۆی ڕوشاندنی گلێنەی چاومان زۆر جارە بێتەوەی دروستبوونی ئیلتیهابات لە بەشی دەرەوەی چاومان کە ئەمەش زۆر جار کێشە بۆ ئێمە دروستەکە کاتە چاویلکەکە باشترە سەلامەتترین ڕێگا ئێمە ئەڵێین ئەگەر تۆ بتانی چاویلکە بەکاربێنی چاویلکە بەکاربێنە باشترین ڕێگایە ئەگەر نەوتوانی ئەتوانی ئەگەر تەمەنەکە و گونجاو بێت و بە پێی پشکنینەکان ڕێگە پێدراوە بێ ئەتوانی لەیزەر یا لەیزر بکەی بۆ لابردنی چاویلکەکە باشترە لەوەی کە عەدەسەی جوانکاری و عەدەسەی پزیشکی بەکاربێنی زۆر باشە هەست دیاری هۆکاری تریش دروستی ئەکا یا هەر بەڵێ کەش و هەوا هۆکاری سەرەکیە لە وڵاتی خۆمان ئەم جاوە گەرمەی کە ئێمە ئەیبینین ئەم تەپ و تۆزە بینین بەداخەوە ینی ئەگەر سەیری سلێمانی یا سەیری هەولێر بکەیت
زۆربەی کەش و هەواکەی پیسە، تەپ و تۆزاویە، ڕێژەیەکی زۆر کارگە، ڕێژەیەکی زۆر مەعمەلاتی چیمەنتۆیە، نەوتە پاڵاوگەی نازام چی، ئەمە هەمووی مادەی زیانبەخشە کە بڵاو بێتەوە لە ئاو هەوای ئێمەیە. ئەمە هۆکاری سەرەکیە و زۆر جاریش گۆڕانی وەرزەکانیش خۆیان هۆکاری سەرەکین بۆ دروستبوونی هەستیاری. تۆ بینی کەسێک کە وەرزی هاوینێت ڕاستەوخۆ تووشی هەستیاریە بێ، لەگەڵ هاتینی وەرزی زستانە هەستیاریەکەی کەمە بێتەوە. باشە دکتۆر، ئێستاگەر هەوا پاک نەبێ کەسێکەڵی دەمامک بەکارهێنم تۆزێ باشترە بۆ هەناسەدانلانەی گرفتی کەمتر بۆ دروست، بەڵام چاو هیچ ڕێگەیەک هەیە بۆ پارێزگاریکردنی لە کەشیوە یا هەر باشترای لە ماڵەوە بمێنینەوە؟ نا تۆ ناتوانانی بەردەوام لە ماڵەوە بمێنیتەوە بۆ تۆ لەوانێ دەوامە هەیە بێ لەوانێ ئیشی دەرەوە دەبێنە. ئێمە کۆمەڵێک خۆپارێزی هەیە کە ئەبێ نەخۆشەکە بیکە، بە تایبەتی ئەم نەخۆشانەی کە هەستیاریان هەیە کە هەستیاریان هەیە بە شێوەیەکی درێژخایەن ببورن. ئەگەر باسی دوو جۆرمان هەیە لە هەستیاریە، هەستیاریەکمان هەیە کە هەستیاری وەرزیە، ئەم کەسە لە وەرزەکان ناتووشە بێ، هەستیاریەکمان هەیە کە هەستیاری درێژخایەنە. بۆیە کۆمەڵێ مناڵە بینین کە تووشی هەستیاریە بێ لە تەمەنی 2 ساڵی و 3 ساڵیە تا تەمەنی 18 ساڵی لەگەڵ یابێ، یا زۆر جار لە دوای تەمەنی 18 ساڵیشەوە ئەم هەستیاریە هەر بەردەوامە بێ. ئەمە پێوتێ هەستیاری درێژخایەنی. هەستیاریەکی ترمان هەیە کە هەستیاری وەرزیە، ئەمە بەس لە وەرزەکانە تووشە بێ. بۆیە بە پێی هەستیاریەکە چارەسەرکردنەکەی جیاوازە. بۆیە ئەگەر هاتوو هەستیاریەکەی کەم بێ بە کۆمەڵی ڕێنمایی پزیشک دەتوانێت چارەسەری بکە. بۆ نمونە لە کاتی چوونە دەرەوەیە چایلکەی دژەخۆر بەکاربێنێ، کەم چایلکانش کۆمەڵی چایلکە کە پزیشک بینوسێ باشترێکە. دووەم بەردەوام چاوی بە سەهۆڵاو بە ئاوی سار بشوایە، سەهۆڵ بخاتە سەر چاوەکانی و لە هەمان کاتە لە کاتی زۆر گەرمانەیەتە دەرەوە و دوورکەوێتەوە لە بەکارهێنانی ماسکەرە و قەڵەم و چاو ڕەشکردن و ئەمانە، و لە هەمان کاتە چایلکەی حەدەسەی جوانکاری و عەدەسەی پزیشکی بەکار نهێنێ کە لە کاتی بوونی حەساسیەی زۆرە، و دوورکەوێتەوە لە بەکارهێنانی تایت و فاس و ئەمانە، و بەردەوام دوورکەوینەوە لە بەکارهێنانی ئاوی گەرم و شلەتێن کە ئەمانەش حەساسیە زیادەکە، زوو چاوەکانمان بە سەهۆڵاو بشۆین و لە هەمان کاتە شەوان زوو بخەوین، دوورکەوینەوە لە بەکارهێنانی ئامێرە ئەلیکترۆنیەکان بەداخەوە کە ئێستا زۆر بووە کە ئەبینین زۆر جار نەخۆشیە بۆ لامان ئەڵێ دکتۆر من کە سەیری مۆبایلەکەم یا سەیری ئایپادەکەم چاوم میێشێت، چاوم ئەخورێ، چاوم ئاوەکە، چاوم سوورە بێتەوە. بەتەکید بەداخەوە ئێمە ئیبینین کۆمەڵێ لە مناڵەکانمان یا هەرزەکارەکانمان یا گەنجەکانمان بووە بگیرە گەورەکانیشمان لە ژوورێکا لە پێش خەوتنە تا ئەخەوێ مۆبایل و ئایپاد بەکارهێنێ، ڕووناکی شاشەکەی زیادەکە و لە ژوورێکایە کە زۆر تاریکە کە ئەمانە زۆر خراپە بۆ چاوەکانمان، هەستیاری زیادەکە بێتە هۆی هیلاکیمان دووبوونی چاوەکانمان کە ئەمە زەرێکی زۆرمان پێگەێنێ. و ئەگەر هاتوو کرا لە ڕێگەی پزیشکەوە بتانی قەترەی مەڕەتەب پاکەرەوە فرمێسکی سناعی بەکاربێنیت کە ئەگەر مادەی حافیزەی تیانە بێ هەموو کەسە ئەتوانێ بەکاری بێنێ زوو بۆ شێدارکردنەوەی چاوەکانمان. و هەنێ قەترات هەیە دژە هەستیاریە کە ئەم دژە هەستیاریانە بەکار بهێنی کە ئیسفادەیەکی زۆری لێەکەی، و ئەگەر هاتوو هەستیاریەکە درێژخایەن بوو واتان نەتوانین چارەسەریکەی، ئەتوانی قەتراتی مادەی ستیڕۆید بەکاربێنی کۆرتیزۆنەکان. دواتر بە شازێکی چرۆپەر باز لە چارەسەرەکانەکەین بەوردی، بەس ئێستا باسێکی ئەو بکەین. ئێستا جۆرێک لە لەیزەر هاتۆ بۆ گۆڕینی ڕەنگی چاو، ئەمە ئەبێتەوە کارێک بۆ دروستبوونی هەستیاری یاخود بۆ دروستبوونی هەر گرفتێک لە چاوە؟ ئەمە نەفشەرگەریەکی باشە بەڕای تۆ؟ بەداخەوە ئێمە ڕۆژانە زۆرێک لە کچانی گەنج بە تایبەتی لە کوڕانی گەنج پرسیاری ئەومان لێکە ئایا ئەتوانم ڕەنگی چاوم بگۆڕم، جا بە بەکارهێنانی عەدەسەی دائیمی بێ کە ئەخرێتە ناو چاوە یا بە بەکارهێنانی لەیزەر بێ. ئەمە دکتۆرێ لە لوبنان هەیە کە دکتۆری جوانکاریە، ئەم لەیزەرە بەکارهێنێ کە فیمتۆ لەیزەرە کە ئیش ئەکا لە سەرچینی دەرەوەی گلێنە کە پێوترێ کێراتۆ پیگمنتیشن، یعنی چیەکە تا تۆ دروست ئەکا ڕەنگی گلێنەکەت بۆ ئەگۆڕێ بە شێوەیەکی کاتی کە ئەمە زیانێکی زۆری هەیە، ئەبێتە هۆی دروستبوونی مەشاکل لە گلێنەی چاو، زۆر جارە بێت هۆی بەرزبوونەوەی زەختی چاو، ئەبێت هۆی دروستبوونی ئیلتیهابات لە بەشی دەرەوەی گلێنەی چاو،
زۆر جارە بێتە هۆی تەنێکبوونی گلێنەی چاوەکە، ئەبێتە هۆی تێکچوونی شکڵی گلێنەی چاوەکەوە تۆ لەوانەیە ڕەنگی چاوەکەت بۆ بگۆڕێت، بەڵام بە شێوەیەکی کاتی نەک بە شێوەیەکی بەردەوام. بۆیە دروستبوونی مزاعفات لەم چاوە ئەگەری زۆر زۆرە. بۆیە دوورکەوتنەوە لە گۆڕینی ڕەنگی چاو ینی واجبێکە لەسەر هەموو کەسێک، نابێ هیچ گەنجێک بیر لە گۆڕینی ڕەنگی چاو بکاتەوە. یا زۆر پرسیاری ئێوەمان لێکەن ئایا دکتۆر ئەتوانم من عەدەسەی هەمیشەیی بەکاربێنم بۆ گۆڕینی ڕەنگی چاوم؟ نە، ئەم عەدەسەیە کە تۆ دائێنیت ئەی خەیتە نێوان گلێنەی چاو بیلبیلەی چاوەوە، ئەمە بە نەشتەرگەریەکرێ. ئەم عەدەسەیە زۆر نەخۆشمان بینیوە بەداخەوە، ئەم عەدەسەیە ئەچێنێ، ئەبێت تۆی دروستبوونی ئاوی سپی، ئەبێت تۆی دروستبوونی ئاوی ڕەش، ئەبێت تۆی دروستبوونی ئیلتیهاباتی مزمینە کە بە درێژایی ژیانی ئەم کەسە گیرۆدە ئەبێ بەدەستیەوە. بۆیە بەکارهێنانی ئەم لەیزەرە یا چاندنی عەدەسەی درێژخایەن بۆ گۆڕینی ڕەنگی چاو زیانێکی زۆر زۆری هەیە. ئێمە وەکو پزیشکانی چاو قەت لەگەڵ ئەم ڕێگایانە نین بۆ بەکارهێنانی بۆ گۆڕینی ڕەنگی چاو. زۆر باشە کاتە مادام ئەم بابەتە ئەمەنە گرنگە، چۆن لە بەرامبرە ئاگامان لە چاوەکانمان بێت دکتۆر بۆی کە ئەم گرفتی هەستیارە ئێمە زۆر ئەوەی کە ئەیبینی لە سۆشیال میدیا، ئەگەر تۆ کەسێ ڕەنگی چاوی بگۆڕێ یا کەسێ شێوازێ بەکاربێنی بۆ گۆڕینی ڕەنگی چاوی یا ستایلی چاوی، لەوانەیە زۆربەی گەنجەکانمان تەقلیدی بکەنەوە بەداخەوە. بۆیە دوورکەوتنەوە لەم کارانە ڕێگایەکە بۆ پاراستنی چاوەکانمان، ڕێگایەکە بۆ دووربوون لەم زعفاتانەی کە ڕووەدا و بەگشتی چۆن بتوانین چاوەکانمان بپارێزین. کۆمەڵێک ڕێگا هەیە بۆی بتوانین چاوەکانمان بپارێزین. دوورکەوتنەوە لە بەکارهێنانی ئەمێرە ئەلکترۆنیەکان کە ئێستا زۆر باوە لەلایەن مناڵان و گەنجان و هەرزەکارانەوە. دووەمیان خەوتن لە کاتی خۆیە کە بتوانین لە ساعت 11 شەو بتوانین بخەوی، نەگەینە ساعت 12 و 1 و 2 شەو. زوو چاوەکانمان فێنکەینەوە بە تایبەتی لە وەرزی گەرمایە و کۆمەڵی سەوزە و میوە هەیە کە فێری مناڵەکانمان بکەین کە هەر لە بچووکیەوە کۆمەڵی سەوزە و میوە هەیە کە پێویستە پڕ لە ڤایتامین و مادەکانزایەکان بۆ مناڵەکانمان بەکاری بێنن کە بۆ چاو باش بۆ نمونە گێزەرە، بڕۆکلیە، خواردنی هێلکێ، ماسیە، ئەمانە کۆمەڵی مادەی سودبەخشی تایە. بەگشتی سەوزە و میوەکان هەمویان سودبەخشن بۆ چاو کە بتوانین مناڵەکانمان فێرکەین هەر لە سەرەتای تەمەنیەوە ئەم مادانە ئەم مادە خۆراکیانە بەکار بهێنێت و فێری بکەین کە بیخوە، دوورکەوێتەوە لە بەکارهێنانی جبز و ئەندۆمی و کۆمەڵی مادەی زیان بەخش کە لەوانەیە جگە لە چاوەکانمان بۆ جەستەی مناڵەکانیشمان زیان و زەرەری زۆری هەبێت. زۆر باشە دکتۆر، کەسێک چۆن بزانێت چاوی تووشی هەستیاری بووە، نیشانەکانی چیە کە لەو چاوایە دەرەکەوێت، کەسەکە هەست بە چیە کات؟ بەڵێ کۆمەڵی نیشانە هەیە تۆ ئەتوانیت تایبەتمەندیکەی بە هەستیاری چاو. یەکێک لەوانە سووربوونەوە، تۆ ئەم کەسە کە ئەچێتە دەرەوە چاوی سوورە بێتەوە بە بەرکەوتنی تیشکی خۆریا گەرمایە تەپ و تۆزە چاوی سوورە بێتەوە، خوراندنێکی بەردەوامی چاوەکانی، زۆر جار نەخۆشیە بۆ لامان ئەڵێ دکتۆر چاوم ئاوەکە، یا ئاوسانی پێڵوەکانی چاوی، و لە هەمان کاتە هەستەکەی ناوچاو شتێکی تایە گرەیەکە ئەڵێ هەنێ نەخۆشیە یە بۆ لامان ئەڵێ دکتۆر هەستەکەم ئەڵێ وردە زیخی تایە، و لە هەمان کاتە خەواڵوو بوون هەستەکەی بەردەوام چاوەکان و قورسە، چاو بۆ ناکرێتەوە، و لە کاتی بینینی تیشکی زۆر زەقایە، تیشکی خۆرە یا ڕووناکیەکی زۆرە ئەم کەسە ئیزعاجە بێ، یا زۆرجا کە تۆ ئەچیتە دەرەوە لە کاتی گەرمایە ڕاستە و خۆ چاوەکانت بۆ ناکرێتەوە، چاوەکانت دائەخەی. ئەمەش کۆمەڵی نیشانن کە نەخۆشەکە ئەتوانێت جیای بکاتەوە کە ئەتوانێت هەستی پێ بکات. باشە دکتۆر، ڕەنگە زۆرێک لە هەستیارەکانی بەشێک لە ئەندامانی جەستە هەبێت ئێمە بترسین بڵین ڕەنگە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بگوێزرێتەوە. ئەگەر کەسێک هەستیاری چاوی هەبێت ئەگوێزێتەوە بۆ کەسێکی تر؟ بەتاکید زۆر جار ئەمە وراثیە لە عیلەیە هەیە. بۆ نمونە بینی دایکەکە هەستیاری هەیە یا باوکەکە هەیەی، نەبینی مناڵەکەشی هەستیاری هەیە. وەکو وتمان هەستیاریمان هەیە هەستیاری درێژخایەن، تۆ ئەمە لە عیلەکەیە بوونی هەیە. ئەڵێ من باوکم وابووە، باپیرم وا بۆ زۆربەی مامەکانم وان یا خاڵەکانم وان، ئەمە هەستیاریەکە لە وراثەیە هەیەی.
باشە. ینی لە ئایلەکەیە بوونی هەیە بۆی ئەمە ئەگوازرێتەوە ئەمە گەر درێژخایەن بێ. ئەمە ئەگەر درێژخایەن بێ بەڵام ئەگەر کورخایەن بێ وەکوتمان هەستیاری وەرزیمان هەیە ئەمە لەوانەیە بەس لەگەڵ هاتینی وەرزەکانە لەگەڵ گۆڕینی وەرزەکانە لەگەڵ گۆڕینی ئاو هەوایەکی تەپ و تۆزاوی دوو کەڵاوی کۆمەڵێک کەش و ئاو هەوای تایبەت ئەمە هەستیاریەکە کە وەرزیە ئەڵێ ساڵی جارێک وام لێ لە کاتێکی دیاری کراوە. دکتۆر زۆر جار بە تایبەت لە خاتونەکانە چونمەی کەپەکەن لاانێ زوو ئەم کێشیان بۆ دروست بێ پێویستەکە هەموو جارێک سەردانی پزیشک بکەن یان هەندێک ڕێنمایی هەیەبوون منە بەکارهێنانی هەندێک مەڵحەمی ئەنتیبیوتیک ئەمانە یان قەترە جارێک چوە دکتۆر بۆی نووسیوە بەردەوام بوون لەسەری ئەتوانێ ئەمانە ئێمە وتمان پزیشکی ئیتر پێویست ئێمە وتمان ئەگەر هات و هەستیاریەکەت بە ڕێژەیەکی کەم بوو ئەو ڕێنمانەی وتمان جێبەجێ بکە ڕێژەی کەم یعنی تاچانێ یعنی هەستیاریەک بێ کە ماوەیەکی درێژخایەن نەبێ و نەخۆشەکە بێزار نەکە ئەمە هەستیاریەکی کەمە تۆ لەو کاتەیە ئەتوانی چی بکەیت زوو بە سەهۆڵا و بیشۆی چالکەی دژە خۆر بەکاربێنی ڕێنمایەکانی ترکەوتمان جێبەجێ بکەیت و قەترەی مەڕەتەب بەکاربێنی پاککەرەوە ها ئێمە پێڵێن فرمێسکی سڵی زوو ئەم قەترەیە بەکاربێنی ئەتوانی چارەسەری بکەیت ئەگەر هات و حساسیەکەت بە شێوەیەکی درێژخایەن بوو و لە هەمان کاتە بە شێوەیەکی زۆر بوو ئەبێ سەردانی پزیشک بکەیت چونکە زۆر جار ئەمانەی کە حساسی درێژخایەنیان هەیە قەترەی کۆرتیزۆن ستیڕۆی زۆر بەکارێنین کە ئەمە زۆر جارە بێتەوە دروستبوونی ئاوی سپیە بێتەوە دروستبوون بۆ کێشە بۆ زەختی چاو ئاوی ڕژ زۆر جار زۆر نەخۆشمان هەیە کە هەل لە خۆیەوە لە سەردەلیە و دەرمانخانە لا کۆڵانەکان ئەم قەترانە وەرەگرێت کە ئەمە بێتەوەی دروستبوونی زەختی چاوە ئاوی سپیە ئیلتیهاباتە کۆمەڵێک کێشەیە کە دواتر گرفت بۆ چاوی کەسەکە دروستەکە بۆی ئەگەر هات و حساسیەکی بەسیتی هەبوو ئەتوانی بەم ڕێگەی کەوتمان ڕێنمایەکان جێبەجێ بکەی و قەتری پاکەرەوە بەکاربێنی ئەگەر حساسیەکی زۆر هەبوو ئەکی دەبێت سەردانی پزیشک بکەین خۆی ڕێگەیەک هەیە هەندێک ڕێگە هەیە لە ماڵەوە تا ڕادێک لانێ بەرگێمان کەوتوێت لە ڕووی زانستی پزیشکی لانێ زۆر باسییان لێ نەکرا بێت دکتۆر بۆ نمونە من ئەمە بیستوەڵێن بە گوڵی چاوە تا چاکە تازە دروست کردووە دەمی کێشاوە بۆ چای یەکەم جار ئاوە تۆزێک یا بیکاتە ناو چایەن بیشۆرێ ئەمە باشە ئەمە شتێکی کۆنە ئەمە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە لە ڕووی زانستی پزیشکیەوە یا خێر لە خێر ئەمانە کۆمەڵی فکران کە کۆم بەکارهاتەوە بەڵام ئەگەر تۆ هەر شتێک کە سار بێت دەیخەیتە سەر پێڵووی چاوەکانن ڕێژەی حساسیەکە و کەمەکاتەوە تۆ خەیارەیە سەهۆڵەیە کە مامەی سادەیە ساخرێتە ناو سەلاجەوە خەیتە سەر چاوەکانن ئەمانە بەکارهێنی چاوەکانت فێنک ئەکاتەوە ڕێژەی هەستیاریەکەت کەمەکاتەوە بەڵام وەکو چاو هینی چاو ئەم شتانە بوونی نییە نەخێرنە بە هیچ شێوەیەک لەوانەیە زیانیشی هەبێ تۆ نازانی ئەم مادەیە مادەی زیانبەخشی تایە چیتایە تۆ ئەم چایەکە هاتووە بۆ خواردنەوە هاتووە نەک بۆ چاو دروستکرابێ ئەکی باشە دکتۆر کەسێک کە هەستی بۆ نیشانانە کرد بۆ درێژخایەن نەبێ هەستیارێکی چەند ڕۆژێک بەردەوام بێت لەگەڵی هەست بە سووربوون و خوران و ئەو بابەتانە بکات ئاسایە خۆی بچێت لە دەرمانخانەکان قەترە وەربگرێ مەڵحەم وەربگرێ یاخود نەخێر گرنگە کە سەردانی پزیشک بکات نانە بەداخەوە ئێمە زۆرێک لە نەخۆشان و هاڵاتیانە بینین لە کاتی بوونی خورانەیە سووربوونەوەیە ئازاری چاوە ئەسێ بۆ سەیدەلیەکی لا کۆڵان قەترێ وەرەگرێنە زۆر جارەوەمان بیر نەچێت تۆ سووربوونەوەی چاو و خورانی چاو لەوانەیە کۆمەڵی نیشانەی نەخۆشی تریش بێ لەوانەیە ئاوی ڕەشت هەبێ لەوانەیە ئیلتیهاباتی قەزەحیەت هەبێ گلێنەی چاو ئیلتیهاباتی سپێنەی چاوت هەبێ لەوانەیە بەتەکید کۆ ئێمە ئەوەمان بیر نەچێ سووربوونەوەی چاو هەر بریتی نییە لە حساسیەی چاو تۆ لەوانەیە لەگەڵ حساسیەکەی ئاوی ڕەشە هەبێ زەختی چاوت هەبێ کێشەی گلێنەی چاوت هەبێ زۆر جار ئێمە هەنێ نەخۆشیمان هەیە کە چاوەکانی تووشی حساسیە بێ کێشەی گلێنەی چاوی هەیە تۆ کۆمەڵی قەترە بەکارهێنی لەو سەرەوە کێشەکە و بۆ زیاترەکە لەوانەیە بە مودەیەکی کاتی سووربوونەوە کە ئاوکردنەکە یا خورانی چاوەکەت باشکە بەڵام لەو سەرەوە کێشەکان بۆ قوڵترەکاتەوە زیانی زیاترنە ئێمە ئەڵێین هەر کاتێ حساسیەکەت کێشەی بۆ دروست کردی و لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژە باش نەبوو سەردانی پزیشکی پسپۆڕی چاو بکە زۆر باشە دکتۆر بابەتێکی گرنگی تر هەیە ئەوەش مناڵانە زۆر
دەست بۆ هەموو شتێکە من ئینجایکەنە ناو چاویانەوە ئیتر لە مناڵە ناتوانانی زۆرش پێی بڵێ ئاگاو لە چاوە بێت یان چاو دێری دایک و باوکەکە بۆ مناڵ چارەسەر ئەمە لە مناڵە ئێستا بەداخەوە لە وەرزی هاوینە زۆر ئەمە ئەبینین کە مناڵ لە کاتی هاوینە کە ئوتڵەیە ئەچێتە دەرەوە ئەچێتە کۆڵانەوە کۆمەڵێک یاریەکە یا لەوانەیە دەوروبەرەکەی پیس بێ دەستی لێیە دوایی دەزەبا بۆ چاوی ئەمانە زۆر جارە بێت تۆی توشبوون بە حساسیە ئەبێتەوەی توشببوونی چاوەکە بە ئیلتیهابات بۆیە ئەگەر دایک و باوکەکە بتوانێت نێڵێ مناڵەکەی بچێتە دەرەوە لە کاتی گەرمایە نێڵێ بچێتە دەرەوە کە بە تایبەتی لە دەرەوە کە تەپ و تۆز و دووکەڵ و یا ئەزانێ ژینگەکەی پیسە نەچێتە دەرەوە باشترێکە و لە ماڵەوە بتوانێت ژینگەیەکی بۆ دابین کە دەوروبەرەکەی پاک و خاوێن بێت و ئەگەر بتوانێت مناڵەکەوا بکە فێری کە لەگەڵ گەورەبوونە فێری بکە کە دەست لێدان لە کۆمەڵێشت خراپە پیسە کە گونجاو نییە بۆ تۆ ئەمانە کۆمەڵی ڕێنمایی بەسیتە ئەتوانێت جێبەجێ بکە ئەکیت. زۆر باشە دکتۆر بە شێوازێکی گشتی کەسێکە سەردانی بەڕێزت بکات و تۆ پشکنینی بۆ بکەیت کە بزانی ئەم کەسە تووشی هەستیاری چاو بووە دیارترین و باوترین چارەسەرەکان چییە بۆ کەسە؟ ئێمە پێشەوەی باسی دیارترین چارەسەرەکان بکەین ئەڵێن باشترین ڕێگا بۆ حساسیە پارێزیەکانە خۆپاراستنە لە چارەسەر چونکە حساسیە زۆر جار تۆ ئەم هۆکارەی کە تووشی حساسی کرد و چارەسەری نەکەی لەوانەیە حساسیەکە و دووبارە بێتەوە زۆر نەخۆشیێت بۆ لامان ئەڵێ دکتۆر من کە قەترەکان بەکارهێنم زۆر باشە بم بەڵام دوای قەترەکان وە خۆم لێتەوە بۆ چونکە حساسیە شتێن نییە بە ناوی چارەسەری یەکجارەکی حساسیت تەنیا بریتیە لە پارێز بریتیە لە خۆپاراستن لەم شتانەی کە تووشی حساسیەکەوەکە تۆگەر هاتوو لە شوێنی ئیش بکەی کە تەپ و تۆزاوی بێ شوێنێ بێ کە پیس بێ یا شوێنێ بێ بەرهەتاو بێ بەردەوام یا کرێکاریەکەی یا کۆمەڵە ئیشی سناع و کۆمەڵە ئیشەکەی کە تەپ و تۆزاویە ئەمە تۆ هەرچەند قەترە بەکاربێنی هەرچەند چارەسەری وەربگری لەلایەن پزیشکەوە ئەگەر ئەم ڕێگانەی کە وتمان خۆپاراستنەکانی جێبەجێ نەکرد ئەکی دوای قەترەکان وات لێتەوە بۆیە باشترین ڕێگا بۆ حساسی و هەستیاری خۆپاراستنە یعنی ئەگەر خۆ نەپارێزی ئەکید 20 جار دێیتەوە بۆ لای پزیشک 20 جار دێیتەوە بۆ لای من لە کاتی بەکارهێنانی قەترەکانە باشەبی دواتر وە خۆت لێتەوە بەڵام وتمان کۆمەڵێک قەتراتی ژەیە کۆمەڵێک ڕێگە چارەز هەیە کە ئەتوانی تۆ ئیسیفادەی لێ بکەی قەترەی پاکەرەوەمان هەیە کە بەردەوام بەکاری بێنی بەمەرجێک مادەی حافیزەی تیانە بێت دووەم قەترەی دژە هەستیاریمان هەیە ئەنتی هیستامینەکان کە ئەتوانی لە ژێر ڕێنمایی پزیشک بەکاری بێنی و لە هەمان کاتە لە کۆتایی ئەگەر تۆ هەر ئەم هەستیاریت باش نەبوو ئەتوانی مادەی کۆرتیزۆن ستیڕۆیدەکانیش بەکاربێنی کە زۆر ئیسیفادەی لێ ئەبێ پزیشک بەتاکەی دەمانە هەمووی لە ڕێگەی پزیشکەوە ئابێت تۆ ناتوانی لە خۆتەوە بەکاری بێنی دەستە خۆش بێت دکتۆر زۆر سپاس بۆ ئێوەش.